بسم الله الرحمن الرحيم. سڵاوی خواتان لێبێ. منیش خۆشحاڵم کە لە شاری خۆشەویستی چەمچەماڵ لە خزمەت وا دەرەکەوێت کە زۆرینەی لێرە ئامادەن گەنجن لە خزمەت گەنجانی چەمچەماڵ باسی سەروەر و خۆشەویستی گەنجان پێغەمبەری خوا درود و سەلامی خوا لەسەر بێ لە خزمەتانە چەند پەیجێک چەند پەیڤێکی خاکی لە خزمەتانە عەرز بکەم. وەک فەرموویان قەدەری خوا وا بووە 20 ساڵە بێ هەموو ساڵێک مەولود خوا تەوفیقی داوم ئەچمەوە خزمەت سیرەی پێغەمبەری خوا. ئەوەندەی کە لەبیرم بێ 20 ساڵ زیاترە، بەس لانی کەم 20 ساڵە لەبیرم دێ هەموو مەولودێک چوومەتەوە خزمەت ژیاننامە و پێغەمبەری خوا. ئەم 20 ساڵە هەموو مەولودێک نەک تەنها بابەتێک بەڵکو پرۆژەیەکی تایبەتیم هەبووە لەگەڵ ژیاننامەی پێغەمبەری خوا. لە ڕاستیە ئەمە گرنگی ئەوە پیشان نادا کە من کارێکی وام کردووە، خەڵکێک هەیە زۆر لەوە زیاتریشی کردووە. گرنگی ژیاننامەی پێغەمبەری خوایە کە خاکیەکی وەک من کەم تفاقێکی وەکو من 20 ساڵە ئاوا مامەڵی لەگەڵاکەم کە ئەیزانم هێشتا ئەو دەریایە من قەترەیەکی نەبڕیەوە بەڕاستی بێ مجاملە. ئەو دەریا گەورەی ژیاننامەی پێغەمبەری خوا هێشتا من قەترەیەکی کەمی ئەو دەریایم لە ڕاستیە نەمبڕیوە. خەڵکێک هەیە زۆر لەوە زیاتر. ئەبوو سلێمانی نەدەوی کە چەند مجەڵەدی لەسەر ئەو بابەتە نووسیوە. شێخ عەلی تەنتاوی ئەفەرمێ 27 ساڵە تەنها لەسەر لە ژیاننامەی پێغەمبەری خوا تەنها لەسەر کۆچە نووسم. یعنی ئەمە ئینسان تا بچێتە ناویە و باشتر لەو بابەتە تێگا. جا منیش لەگەڵ ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم ئاواهیم مامەڵەم کردووە کە عەرزم کردن هەموو مەولودێک یعنی چوومەتەوە خزمەتی و بەقەد ئەتوانم بڵێم بەقەد کتێبێک پرۆژەیەکم هەبووە کە لە شوێنی جیاجیا ئەو مەولودە لە شوێنی جیاجیا ئەو پرۆژەیەم پێشکەش کردووە. ئەم مەولودەش هەر بە هەمان شێوەم کردووە. پرۆژەی ئەم ساڵی من لەگەڵ مەولودی پێغەمبەری خوا پرۆژەیە کە بە ناونیشانی ماڵی معنەوی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم. پێشگریمانەی ئەم پرۆژەم ئاواهەیە کە پێغەمبەری خوا دوو ماڵی هەبووە. ماڵێکیان لە سەردەمی خۆیە ئەو کاتێک کە خۆی ئەژیا لەناو کەسوکاریە، ماڵێک کە لە مەککە هەیبوو، دوای ئەوەی کە کۆچی کرد بۆ مەدینە دوایی ئامۆزاکانی فرۆشتیان. بۆیە هەر ئەوانەی کە شارەزای سیرە نەزان کاتێک کە پێغەمبەری خوا ئەگەڕێتەوە بۆ مەککەش ماڵێک نییە بڕوا بووی، ماڵەکەی فرۆشراوە، بەڵام ماڵە معنەویەکەی ماوە. ماڵە معنەویەکەی کە دروستی کردو کە ماڵی ئیمانە، ماڵی معنەویەتە، ماڵی ئەخلاقە، هەتا قیامەت بەردەوام گەورەیە بێت. ئێمە میوانی ماڵی معنەوی پێغەمبەری خوین. بۆ ئەوەی بگەینە ئەو ماڵی معنەوی ئەو ماڵە معنەوی پێغەمبەری خوش ئەبێ سەفەر کەین. من لە یەکەم بابەتا باسی ئەوم کرد کە ئێمە بۆ ژیاننامەی پێغەمبەری خوا 3 جۆر سەفەر هەیە. یعنی ئەوانەی کە ئیشیان لە ژیاننامەی پێغەمبەری خوا کردووە، مامەڵەیان لەگەڵ پێغەمبەری خوا کردووە، 3 جۆر سەفەریان بۆ ئێمە دەستنیشان کردووە. سەفەرێکیان کە پێغەمبەری خوا چونکە پێغەمبەرە ئەو دێ بۆ لای ئێمە، دێ بۆ ماڵی ئێمە، دێ بۆ ماڵی دڵی ئێمە. شاعرەکان باسییان کە ئەو لە ناو چاوی ئێمایە، مەولەوی خۆمان ئاڵێت باشە تۆ لە ناو چاومایە، هەتا ڕەشەنەی چاوم نایڵێ باش کەوتو ئەو دیو ڕەشەنەی چاویشەوە. مەولەنا جەلالەدین فەرمێ ئەو لە ناو دڵی منایەت، من بۆ کوێ سەفەر کەم؟ ئەمە جۆرێک لە سەفەرە، یعنی پێغەمبەری خوا لە ناو دڵی خۆمانە. من لە کتێبی پێغەمبەر ناسیە باسی ئەوم کردووە کە دڵی ئێمە ئاوێنەیەکی ژەنگاویە، بەردەوام ئەبێ پاکیکەینەوە هەتا باش بیداتەوە، تا پێغەمبەری خوا لە بەردەم ئاوێنەکە باش باتەوە. ئەمە جۆرێک لە سەفەرە. جۆری دووەم لە سەفەر کە ئەم ساڵ من ئیشم لەسەر کردووە، ئێمە ئەچین بۆ ماڵی پێغەمبەری خوا. ئێمەین لە ژیانی ئێمەوە هەڵەکشەین سەرەکەوین. ئەوەی کە عارفەکان بە جۆرێ باسییان کردووە ئەگەر ئەو میعراجی کردووە دوای خۆی دەرگاکەی دانەخستووە، فەرموویەتی کێ توانێ بابێ الصەلاة معراج المؤمن. ئێمە ئەبێ هەڵکشەین بەرز بینەوە، لە ڕووی ئیمانەوە بەرز بینەوە. ئەم سەرکەوتنەی ئێمە وەک چۆن کاتی خۆی باسییان کردو لە تەسەوف و عیرفانە باسییان کردو مەقام مەقامە، مەنزڵ سەرەکەوین.
جا من سەرنجمدا ئەم ساڵ بە وردبوونەوە لە ژیاننامەی پێغەمبەری خوا باشە ئەم سەرکەوتنە لەم سەردەما کە منی تیا ئەژیم منی سەرسپی تیا ئەژیم ئێوەی گەنجی تیا ئەژی جۆرێکی ترە یعنی بابەتەکە بە تاوەتی گۆڕاوە ناتوانین بەو سەفەرەی کە پێشینان تیا سەرکەوتون هەمان بەڵکو هەمان مەنزڵیشمان نەبێ وەکو ئەوان بوویانە وەکەڵێت تەواو خەریتەکە گۆڕاوە تەواو ماڵەکە گۆڕاوە جۆرێکی ترە ئێستا بۆیە ئەوانەی کە شارەزان لە ژیاننامەی پێغەمبەری خوا ئەبێ مەنزڵەکانی سەرکەوتن بۆ ژیاننامە و ماڵی معنەوی پێغەمبەری خوا جارێکی تر دابڕێژنەوە کەشفیکەنەوە من بۆ خۆم بە شوێن ئەوە بووم ئەم مەولودە بە شوێن ئەوە بووم لە ڕاستیە جا پێشەوەی کە باسی ئەوەتان بۆ بکەم کە ئەم سەفەرەی کەوتم مەنزڵ سەرەکەوین ئێمە سەفەری سێمیشمان هەیە کە لە ڕاستیا من یەکەم جار لای ژنە عارفێکی ئێرانی ڕەنگە ئەوانتان کە دەبیاتی ئێرانی شارەزانم بیناسن بە ناوی عرفانی نەزەر ئاهاری کتێبێکی هەیە بە ناونیشانی پێغەمبەرێک بەلای ماڵی ئێمە تێپەڕی کەواتە ئێمە سێ سەفەرمانە هەیە سەفەرێک پێغەمبەری خوا دێت بۆ ناو دڵی ئێمە سەفەرێک ئێمە سەرەکەوین بۆ ماڵی معنەوی پێغەمبەری خوا سەفەرێکیش پێغەمبەری خوا بەلای ماڵی ئێمە تێپەڕی ئێمە دەستمان پێ ناگا ئەم سێمەیان زۆرە زۆر باسی پێغەمبەرەکەین زۆر بوونی هەیە ئەوانە بەڵام ڕاستیە دەستمان پێ ناگا بەلای ماڵی ئێمە تێپەڕێ گرنگ کامەیانە بە بۆچوونی من چونکە زەمانە گۆڕاوە ژیان گۆڕاوە ئەو شتانی کە لێرە ئێستا بەڵگە نەویستن لە سەردەمەکانی لەوە پێش بوون وا نەبوون بێمە پێویستمان بەوەیە کە لای خۆمانە ژیانی ئێمە ئەساس بێ بۆ سەفەرکردن بۆ ماڵی پێغەمبەری خوا ئەم ڕێگەیانە کە ممکنە بۆ سەردەما ئەگەر بێ ئینسان بێ لەم سەردەما ئیمانیانە بژی معنەویانە بژی ئەبێ ژیانی بکاتە ئەساس و لەیەوە سەفەرکا بۆ ماڵی پێغەمبەری خوا بەناو ئەم ناڕەحەتی و دەردی سەریانەی کە لەم ڕۆژگارا بوون هەیە نەک تەنها دەردی سەریە بینراوەکان لە برسێتی و قات و قڕی و شەڕ و ئەم بابەتانە بەڵکو لە دەردی سەریە نەبینراوەکانی وەکو ئەو شتانەی کە تەمەنی ئێمە بن بۆ خۆیان و بە خۆمان نازانین و ئەیبەن و هیچیشمان پێ ناکرێت دوایی باشە نەمان نازانین کە تەمەنی ئێمەیان بردووە هەر بۆ نمونە ئێستا تەکنۆلۆژیا وای لە ژیانی گەنجان کردووە کە لە ناو ژیانی خۆیانان و لە ناو ژیانی خۆشیانان نین ئەمە جۆرێک لە سەفەری معنەوی پێویستە کۆکو ئەوەی سەردەمەکان لەوە پێش نییە جا سەرتان نەیەشێنم بۆی بچمە ناو بابەتەکەوە لە سەرەتاوە بیرم لەوە کردەوە کە ئەم سەفەرە چی پێویستە ئەو مەقامانە چین کە تۆ یادانێ تۆی گەنج کەسێک لەم سەردەما بێ بەرەو ماڵی معنەوی پێغەمبەری خوا هەڵکشێ لە ڕووی ڕۆحیەوە سەفەر بکە یەکەم شت کە سەرنجم داوتم یەکەم مەقامی حیرەتە یەکەم مەقام لە سەرکەوتنی ئینسانە بۆ ماڵی معنەوی پێغەمبەری خوا بیرم نەکردەوە تەمان زۆر لەگەڵ ئەو بابەتە ژیام حیرەت بۆچی حیرەت چییە لێکەم بابەتە باسم کرد حیرەت تعبیرێکی فەلسەفەی ئەخلاقە لە فەلسەفەی ئەخلاقە ئێمە قوتابخانەیەکمان هەیە بە ناوی قوتابخانەی مەشقگەرا تۆ کەسێک بەسەر مەشقی خۆت دائەنێ خانمێک هەیە بە ناوی زاگۆبسکی ئەو دامەزرێنەی قوتابخانەیە دینداریشە بەس فەیلسوفێکی گەورەی ئەخلاق من زۆر ئیسفادەم لەو خانمە کردووە زاگۆبسکی هینێکی هەیە بە ناوی هەر بەو ناو نیشانەوە کتێبێکی هەیە بە ناوی قوتابخانەی مەشقگەرایی یعنی تۆ کەسێک هینت هەیە سەرمەشقتە ئەیکەی بە سەرمەشقی خۆت ئەلێرا کاتێک کە تۆ ئەبینی کەسێک لە تۆ زۆر بە ئەخلاقترە زۆر لە تۆ بە ئەخلاقترە ئیتر حیرەت ئەدگرێ من چۆن وابم هیچ کەسێ نییە بە وردی ژیان نامەی پێغەمبەری خوا بخوێنێتەوە ئەمەی توش دەبێت متحیر نەبێ مەدهۆش نەبێ بەڕاستی هەموو کەسێک هەموو بەسەر مەشقگرتنێک ئەلێرەوە دەست پێکە لەم حیرەتەوە دەست پێکە یعنی بۆ ئەوەی کە بگەیتە ماڵەکەی ئەو ئەبێت تۆ تووشی حیرەت بی ماڵەکەی خۆت بڕوخێنی شیعر ناوەتە لەسەر بابەت من چۆن وابم نابێ من وەکو ئیسە وابم ئێستا چۆنم نابێ وابم ئەبێ بگۆڕێم بۆ ئەوی ئەو ڕێی ئەو برمە بەر ئەمە یەکەم مەقامە بە بۆچوونی من یەکەم مەقامی تەسەوفی مۆدێرن ئەو سەدەمی من تۆیاژین ئەمەیە دووهەم مەقام بۆ ئەوەی کە ئینسان تەمەن من لە شوێنانی کە باسم کردووە لە چەناڵەکەی یوتیوبی هەژان ئەگەر سەیری کەن مەقام دانرێ باشە مەقامی دووەم کە لە شوێنی کە باسم کرد ناو مەقامی حەرەکەت جوڵە بۆ چونکە لە سەدەمەکان لەوە پێش ئەوانەی کە مەقامی ڕۆحیان ئەمری زۆرتر بە شوێن سکوونەتەوە بوون
فەنابوون خۆیان نەبن بە بۆچوونی من ئەمان لەم سەدەما ممکن نییە نە هەر ممکن نییە بەڵکو خراپە هەر ئەوەی کە مەولانە فەرمێ جوملەی بێ قەراری تۆ ئەوە ئیسراحەتت نییە هەست بە ئیسراحەت ناکەی مشکلەکەت ئەوەیە کە شوێنی قەرار کەوتووی ئەس تەڵەبێ قەراری تۆس ئەتەوێ ئیسراحەت کەی تاڵبی بقراری باش تاکە قرار ئایەدەت تاڵبی جوڵە بە ئیسراحەتەکەی لەم سەردەما ئەوەی بێ گۆشە نشین بێ بۆ ئەوەی تشتی ڕۆحی دەستکەوێت دەستی ناکەوێت بە دڵنیاییەوە قدوەشمان لەم بابەتە ژیاننامەی پێغەمبەری خوایە یعنی ئەوەی کە لە سەدەمەکان لەوە پێش ئینسانەکان ڕۆحانی بوون چون تیان کێشاوە و لە کۆمەلگە بڕاون و لە چی براون و چی بابەتانە لەم سەدەما ممکن نییە لێت ناگەڕێ لە ماڵەوە نییە بە مۆبایلەکەت لێت ناگەڕێ نایڵێ ئیسراحەتکەی نایڵێ بحەیتەوە بۆیە بێ فێڵی لێ بکەیت توش ئەبێ بجوڵەی ئەمە مەقامی دووەمە لە شوێنی کە من باس کردووە مەقامی سێم بۆ ئەوەی ئینسان لە ڕووی ڕۆحیەوە شوێن ژیاننامەی پێغەمبەری خوا بکەوێت لە شوێنانی تر لە شوێنێکی تر باسم کردووە بریتیە لە مەقامی سێمیان بریتیە لە متمانە سەکەم بەڕێزا ئەم سەردەمە ئەزمەی متمانەیە ئەزمەی متمانەیە یعنی زۆربەی شتە کۆمەڵایەتیەکانی ئێمە و ژیانی ئێمە لەم سەردەما لەسەر ئەساسی بێمتمانەیی دامەزراوە یعنی تۆ هەر لە سیاسەتەوە بیگرە تا بازار هەتا ژیانی کۆمەڵایەتی هەمووی ئەسڵ وایە کە من سەری بەرامبەرەکە ئەکەم کە مامەڵێکم لەگەڵاکەم بیلەوەکەمەوە مەبەستی چییە لە سەردەمەکانی لەو پێش وە نەبوو بۆیە گەورەترین مەقامی ڕۆحی کە ئەبێ بگەڕێتەوە بۆ ئەم سەردەمە بە بچوونی من منی مەقامی سێمە بۆ ئینسان بتوانێت بەرەو معنەوێت سەرکەوێ گەڕانەوەی متمانەی نێوان مرۆڤەکانە ئێمە مرۆڤین ئەبێ متمانەمان بە یەکتر ببێ لە سەروی هەموو شیانە متمانەمان بە پێغەمبەری خوا بێ ئەگەر ئەمانە شوێن ڕێ ئەوکەوین مەقامی چوارم کە دوێنێ عەرزم کردن لە سلێمانی لە مناسبەیەکە ئەوتان عەرز کە من لە شوێنی گشتی کەم قسە ناکەم یعنی لە مزگەوت و لەو بابەتانە چکە خەڵکی زۆری تیا ئێستا مرتاحم بێرە چکە هەستەکەم هەمووی خوێنەوارەوە هەمووی گەنجن و لە یەکتر تێگەین لەو بابەتە باشە لە شوێنێکی ئاواهەیە عەرزم هەبوو دوێنێ مەقامی چوارم وتم مەقامی ئیمانی دووەمە کە دانیشتوانەکان خوێندەوە بەڕێز دوایی وتم وەڵام پێ بەسێ بۆ یعنی چی وتم ئەم ئیمانی دووەم یانی أو تطبيق أو آياتك أفرمي يا أيها الذين آمنوا أي أواني إيمان تاني ناوا آمنوا إيمان بيد أو إيماني دوما جا جوازيه لنوان إيماني كم إيماني دوما إيماني كم إيمانك صادق كيشتا إنسان بي نجيشتوا باشا للروح الروحية وبي نجيشتوا أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله هذا أويه تمام زوتر ديوكي معي فيه بي جيشني الروحي كم تيايا لراسيات إيمانية كم إيماندارية تقليديانية إيماندارية تحقيقيانة نية از مقلد تا محقق فرق خاص بالدنيا اللي دوان كسكا تقليدك لقل كسكا بالتحقيق قوي أزمونك زوري فرقه إما بيوسمان بإيماني دوهما جال شتێکی سێر هێلم بابەتە ئەگەر ئێمە نەگوازینەوە لە ئیمانی یەکەمەوە بۆ ئیمانی دووەم یعنی لە ئیمانێکی تەقلیدیەوە بۆ ئیمانێکی تەحقیقی لە ڕاستیە ئیمانی تەقلیدەکەت لەدەست دەدەین مامۆستا نیعمان بەیەکەوە دوێنێ قسەمان کرد دکتۆر نیعمان قسەمانە کرد بەیەکەوە ڕێسایەکی وتم ئەم ڕێسایە زۆر مهمە ئەویش باسی ئەوەیە کرد کە گوناهکردن ئەگەر ئینسان لەناو گوناها غەر بێ گوناه بکە تەنها ئەوە نییە گوناهی زۆرە بێ جاهیلە بێت معریفەشی نامێنێ ئەو کەسەش کە نەچێتە ناو ئیمانی تەحقیقیەوە ئیمانی چەشتنەوە ئیمانێک کە بەڕاستی بیچەژێ ئیمانە تەقلیدەکەشی بەدەستەدا یعنی من ئەوم لە ناو گەنجانە زۆر بینیوە دینداریەکی سادە بووە بەڵام بەرەبەرە بەو ئیمانی خۆی بەو ژیانە معنەوی خۆی نەیەوە ئەوەشی بەرەبەرە کاڵ بە تۆ نەماوە بۆیە ئەڵێم مەقامێکی ڕۆحیە بێ بچیتە ناویەوە مەقامی پێنجەم کە ئەمڕۆ هێناومە لە خزمەت بەڕێستانە عەرزی بکەم ئینسان ئەبێ بگاتە مەقامی ئەوەی کە پەیامی هەبێت ئەم قسەی زۆر وتراوە زۆر بیسراوە بەڵام من وەکو مەقامێکی ڕۆحی ئەرسانەکەم یعنی چی ئینسانی معنەوی ناتوانێت شوێن ژیاننامەی پێغەمبەری خوا بکەوێت کە ژیاننامەی پێغەمبەری خوا دوو ژیاننامەیە
مامۆستا نووسیە فەرمێ دوو سیرەمان هەیە، دوو ژیاننامەمان هەیە. ژیاننامەیەکی بینراوەوەی کە لە کتێبەکانە نووسراوە کە خانم ئاماژەی پێدا بە ئاسۆیی، یعنی فڵان ڕوودا و ڕوویا و لە ژیاننامەی پێغەمبەری خوا، و هەروەها ژیاننامەیەکی ترشمان هەیە مامۆستا نووسی ئەوە ناونێ سنەتی کەونی، ئەوەی کە بینراوەکە. ژیاننامەیەکی ترمان هەیە سنەتی ڕۆحیە، مامۆستا نووسی ناوێنێ سنەتی ڕۆحی. ئینسان تا نەچێتە ناو سنەتی ڕۆحی شوێن سنەتی ڕۆحی پێغەمبەری خوا نەکەوێ لە ڕووی ڕۆحیەوە تەرقیە ناکات، ناچێتە پێشەوە. جا بۆ ئەوەی ئەم تەرقیەیە بکا بچێتە ناو سنەتی ڕۆحیەوە لە ڕووی ڕۆحیەوە گەشە بکا باشە، ئەبێ پەیامی هەبێ بە کورتی ئەرسان کەم، ینی ئەوانی تریشی بەلاوە گرنگ بێت. ئەزانی یەکی لە جیاوازەکانی معنەویەت لەم سەردەما، یعنی وا مەزانەمە ینی قسەیەکە یکەم بەحسابی خۆم زۆر تحقیقم کردووە، زۆر اینجا گەیشتمەم دەرەنجامە. لە سەردەمەکانەوە پێشا ئینسان ئەبوو خەریکی خۆی بێ، بچێتە فەناوە. حتا هینە لە مەولانا لە شعرێکاڵە کەلت ئەفهامی تێگەیشتم کۆتایی هاتووە بڵێ، یعنی بەس لەم سەردەما ناتوانی ڕۆحانی بی هەتا من تۆم بەلاو بەخۆ قەت خۆم پێ گرنگ نەبێت. ئەم پێوتێ پەیامداری. مرۆڤ ناتوانێت معنەویەت گەرا بێ کێشەکانی ئەمڕۆی مرۆڤایەتی بەلاوە گرنگ نەبێ، کێشەی دراوسەکەی بەلاوە گرنگ نەبێ، ئەوی تری بەلاوە گرنگ نەبێ، چونکە لە ڕاستیا زەمانەکە ئاواهەیە ئەوی تایە بڵێ قەر ئەوی تایە من قەیناکە ئەوەی ئەو یەکەی منی شەگرێ. ژیانی معنەوی لە منیش تێکەدا. لەبەر ئەوە بە دڵنیاییەوە ئەو مەقامێکی ڕۆحیە بێ ئینسان ئیش لەسەر خۆی بکە هەتا مرۆڤەکانی تریشی بەکو خۆی بەلاوە گرنگ بێ، ئەوی تر سەنتەر بێ لە ناو ژیانیە. ئەمە ئەمڕۆ لە خزمەتانە باسی ئەم مەقامە بکەم چەند خۆی گەورە دەرفەتیە کە زۆر گرنگە، زۆر. یعنی چۆم گەڕاوم لە ئەدەبیاتی کۆنا، لە عیرفانی کۆنا، لە تازە، هەرچەند وەک عەرزم کردن هەستم کرد لە عارفە کۆنەکان چکەم بابەتە کێشە نەبووە، کۆمەڵگە جێگیر بووە. دەسەڵاتێک هەبووە لانی سیاسی ئەو وڵاتی بردووە بەڕێوە، ئیتر تێکچوونی لانی سیاسی زۆر لایەنە ڕۆحیەتی ئەمی تێک نەداوە، هەموو خەریکی ئیشی خۆی بووە. بەس ئێمە ئاواهەیە، ئیسا من 3 ڕۆژە فەلەستین منی گرتووە. ئەگەر نەتوانم ئەوە چخێن بۆ شتێکی ڕۆحی خۆم، ئیسا لە ڕێگاتم لە خزمەت ئەو برا شۆفێرا عەرزم کردوتم باشە من ئازایەتیم چی خەڵکی کوردستان، ئیسا من لە فەلەستین بووم وایە باشە مناڵەکانی منیش وەکو ئەوانە کوژان برینارە بوون. ناتوانی ڕۆحانی بی ئەگەر ئیتیمان بە خەڵکی کەنەیە. ئەم بابەتە زۆر گرنگە. یعنی من وازان ئەوەی بانگەشەی ڕۆحانیەت بکە ئەمەیتیان نەبێ بەوەی کە گرتوومە چەند ساڵە خەریکی ئەم مەسەلەیەم باشە، باوەڕکە تەنها وەهمێکە بۆ خۆی دروستەکە. وەک چۆن ئیسە لە بازاڕا کتێبی دەرووناسی هەیەەوەی بە 15 ڕۆژات دەوڵەمە نەبی و چییە هیچیش نییە، هیچیشت پێ ناکە باشە. ئەوەش کە بانگەشەی ڕۆحانیەتەکە بەبێ ئەوەی ئیهتیمام بە مرۆڤەکانی کە بەبێ ئەوەی نەم ئیهتیمامی دەمی، یعنی لە ڕۆحیا خۆشی بوێن، لە ڕۆحیا هینیان لەگەڵ کا بە دڵنیایەوە ناتوانێت مرۆڤێکی معنەوی بێ لەم سەردەما. جا چەند توانیم لەو کاتێکە لە بەردەستمایە لە خزمەتانە هەنێ شت هەیە کە پێویستە ڕوونی کەمەوە تا بگەمە ئەو بابەتەی کە بێگومان ئەمە لە ژیاننامەی پێغەمبەری خوا زۆر باش ئامادەیی، هەتا من پێم سەیرە، ینی ئەگەر پێغەمبەر نەبوایە بە دڵنیاییەوە ئەمە ئامادەی نەبوو لە ژیاننامەی ئەوە. یعنی ئەگەر عارفێک بوایە، یعنی 63,000 بەیتی مەولانا متابعەم کردووە باشە، زۆر دەرمەن ئەمە دەسەکەی. بەڵام لە ژیاننامەی پێغەمبەری خوا زۆر باش ئامادەی هەیە. ئەوانی تر ئەوی تر عزيز عليه ما عنتم حريص عليكم زور بلا يقص حتى لعلك باخع نفسك خليك خودك جيتوا يعني ناي تواني وبابي مروفك عين تبجي. اما الروحي معنويتي بيغمبري خوايا، اما الروحي تشيا ماڵی معنەوی پێغەمبەری خوایە. ئەگەر من بە تەمام ڕۆحانی بم لە لای خۆم ئەڵڵا و بیلا بکەم لە دینی خۆمە هیچ گرنگیەکم بە مەخلوقاتی خوا بە مرۆڤەکانی تر نەبێ بە قورئان باوەڕکەن ناکرێت ئەمە ناکرێت. عەرزم کردن من بە تەحقیق گەیشتومەتە ئەم بابەتە. ئەگەنا هەموو کەسێک حەزی لە ئیسراحەتە من بۆ خۆم دانیشم زیکر بکەم و چی بکەم ئەم بابەتانە. بەڵام من زیکرەکەم بۆ ئەوەی بگەمە هین یعنی بگەمە مەقامی ڕۆحی دی مەقامی ڕۆحیەکی لە پێویستەکانی لەم سەردەما ئەوەیە کە بێ مرۆڤەکانی کەت بەلاو گرنگ بێ. دەبێ لەوان بەلاو گرنگ بێ. جا ئەمەم هەموو لە ژیاننامەی پێغەمبەری خوا بینیوەتەوە. جەماڵێ تۆ بینم چۆ چەشم باس کنم
هەر کاتێک چاوم کردەوەتر جوانی پێغەمبەری خوا لە هەموو شتێکا دەرەکەی لەم بابەتەشا باشە هەمێ شەرابی تو نوشم چوو لە فەراز کنم هەر لێوم کردۆ شەرابی معنەوی پێغەمبەری خوا چێتە ناو دەمەوە حرام دارم با دیگەران سخن گفتن بەلام حرامە لەگەڵ ئەوانی ترا قسە بکەم باشە دەربارەی معنەویەت بە چوون حەدیسی تۆ ئاەت سخن دراست کنم بەڵام کە باسی تۆ یەتە پێشەوە قسەکار درێژە بێتەوە ئیتر زۆر شت هەیە بیڵێم زۆر شت هەیە دروستە بێ کاتێک کە باسی شتی تر یەتە پێشەوە بن هیچم پێ ناوترێ نتمم دەمم قفڵە بێ ڕۆحم قفڵە بێ بەڵام کە باسی پێغەمبەری خوا یەتە پێشەوە ئیتر قسەکان درێژە بێتەوە من ئەو مینەم ئەو گیاندارم هەزار گونە بەلەنگم بە هەر ڕەحم کە بەران بەرەو هەر شوێنێکم کە بن ڕەحی کە ئان بێسووی توس تەرکە تاس کنم ئەو ڕێگەی کە ڕێتە خۆ ڕووەکە بۆ ئەوێ بەڵام ئەمە لەکوێوە دەست پێکەین ئێمە بۆ ئەمەی لەم بابەتە تێبگەین سگە بەڕێزان ئێستا ئێمە لە فەلسەفا لە دنیای فکرا شتێکمان هەیە بە ناوی زەینگەرایی مایندیزم مایند بە ئینگلیزی زانی ینی ذهن یعنی مێشک با بڵێن بە زمانی سادی خۆمان کۆمەڵێک فیلسوف هەن لە جیهانە باوەڕیان وایە زۆربەی زۆری کێشەکانی ئێمە لە مایندی ئێمە دەست پێکات لە زەینی ئێمە دەست پێکات ڕاستیەکەی کە کاتێک سەیری ژیاننامەی پێغەمبەری خوا ئەکەی ئەبینی وایە بەڕاستی زۆربەی کێشەکانی ئێمە ئەگەرچی لە دەرەوەن بەڵام لە ناوەن هی ناو مێشکی ئێمە هی ناو ڕۆحی ئێمە لە دەرەوە دەرەکەی ئێمە ئەگەر لە ناوە ڕۆحانی بین لە دەرەوەش ڕۆحانیە بین ئەگەر لە ناوە شەڕانی بین لە ناو ڕۆحمانە شەڕیش لە دەرەوە دروستە بێ ئەگەر لە ناوە من بخۆم بە مەخلوقێکی جیاواز بزانم لە مەخلوقاتی تر لە دەرەوە قبوڵ ناکەم خەڵکی وەکو من بێ ئیسە کێشەی جوولەکان چییە لە ڕاستیان ئەڵبەتە ئێمە دژە یەهود نینی ئاین لەو بابەتە باشە کێشەیان چییە ئەڵێ یەکێک کێمە بەرامبەر بە 1000 فەڵەستینی ئەی تۆ چیت تا یەکێکت بەرامبەر بە 1000 بێ بابەتەکە کیبرێکی ناوەکیە شەڕێکی دەرەکی دروستەکە ئەمە ئەساسی معنەویەتە ئێمە کێشەمان لە ناوەیە بۆیە عەرزمکردن ئەبێ سەفەری ناوەکی بکەین بۆیە ئەبێ لە ناوە مرۆڤەکانی ترمان خۆش بێ بۆیە ئەبێ لە ناوە سەفەرکەین ئەگەر کەسێک کە نەتوانێت لە ناوە خۆی بگۆڕێ لە ناوە ئەوانی تری خۆش بێ دێ لە دەرەوە شەڕە بێ بۆ ئەوانی تر بۆیە ئەمە بێت چاوی ناوەمان بکرێتەوە اینجا چاوی دڵمان بکەینەوە بۆ مرۆڤەکانی تر اینجا لە دەرەوەش ئەوانی کابینین ئەگینا نەیان بینین من باوەڕم وایە ئێستا ئەو لە دنیا لە جیهانە ئەو وڵاتانەی کە پێشکەوتن کۆمە مرۆڤەکانی تر نابینن یعنی ئەمڕۆ گوێم لە خانمێک بۆ ئەوت باشە ئەم فەڵەستینیانە بۆ بکوژێن یعنی بەشەریەت نەیبینێ ئێمە کوێرین بەرامبەر ئەو شتەی کە نامانەوێ بیبینین ئەبێن لە ناوە چاوی دڵمان بگۆڕین ها ئەوەی کە هێنەڵێ جارێکی تر چاومان پشۆین بۆ ئەوەی مرۆڤەکانی تریش ببینین پێغەمبەری خوا ئاوا بوو ئەی بە دڵنیاییەوە ئەگەر بە چاوی کوێری خۆمانەوە سەیری مرۆڤەکانی تر بکەن حەڵقە قورآن بە چه کار ئان دەریت دیدەبان ڕا دەرمیانە ئاوەریت ئەڵقەی کوێرانمان بۆ چییە کە ئێستا ئەو هەموو شەڕ و ئاژاوای لە دنیا هەیە کەچی ئەوان نییە هیچ نابزوێن ئادێ کەسێک بێنناوە کە دیدەبان بێ ببینێ دیدەبانی ئێمە لەم بابەتە پێغەمبەری خوایە بۆ ئەوەی کە ئەمەمان بۆ دروست بێ ئەم مەقامە ڕۆحیەمان بۆ دروست بێ لە ڕاستیە ئەبێ وەگوتم ئەو ماڵەی کە هەمانە ئەو شتێک کە دروستمان کردووە بێ وێرانیکەین چکە ئەوەی ئێستا بەکەک نایە ئەوەی ئێستا لەسەر خۆپەرستی دروستم کردووە ئەوەی ئێستا وان دروستم کردو کە ئەوانی تر نین ئەوەی ئێستا وان دروستم کردووە من نابێ ئازارم پێ بگا ئەوانی تر قەی ناکا من نابێ برسیم بێ بەڵام ئەوانی تر قەی ناکا من کارەبامە بێ بەڵام ئەوانی تر قەی ناکا با من لە ساغم با ئەوانی تر نەخۆش بن ئەمە ماڵێکە ئێمە دروستمان کردووە ئەم حتا ئەم ماڵە نەڕوخێنین ناگەینە ماڵی معنەوی پێغەمبەری خوا تا نەسووزم کەی خونە گەردە دلش هەتا من نەسووتێم چۆن دڵی ئەو ئیسراحەتەکە بێ بسووتێم ئەی دڵێ من خانەدان و منزلش ئەی دڵێ من منزڵی ئەوە باشە خانەی خود را هەمی سوزی بسوز
ماڵی خۆت ئەسووتێنی بسووتێ ئەبێ بیسووتێنی ئەو ماڵەی کە دروستمان کردووە لەسەر خۆپەرستی دروست بووە ئەبێ بیسووتێنی خانەی خۆت را هەمی سوزی بسوز کیس آن کەس کو بگوویەت لا یەجوز ئەوە کێ بڵێ لا یەجوز ئەبێ بیگۆڕم بەخوا هەتا ئەمە نەگۆڕم مشکلی بە شەریعەت حەل نابێ ئەبێ ماڵە خۆپەرستیەکەی خۆم برس ئەوە کێ ئەڵێ شتی وا نابێ ئەوە کێ ئەڵێ تەنها مشکلەکان لە دەرەوەن بەخوا مشکلەکان لەناو ڕۆحی ئێمان ئێمە لە ڕۆحا یەکترمان خۆش ناوێ ئێستا هەموو دنیا شەڕە بە یەکەوە ئۆکرانیا و ڕووسا کێشەکەیان لە دەرەوە نیە بیانووە دەرەوە لەناوەیە ڕووس خۆی لە ئۆکرانیەکان بە زیاتر ئەزانێ ئۆکرانیەکان خۆیان بە ئەوروپایی ئەزان لە ئاسیایەکان خۆیان بە زیاتر ئەزان سەرۆکی ڕووس ئۆکرانیا خۆی بە جوولەکە ئەزانێ هەرچەند ئەزانێ فەلەستینیەکان مەزلومن بەرگری لە هینەکان بابەتەکە ناوەکییە ناخی ئێمەیە ئەبێ ئەو ماڵە بڕوخێنین بەڕاستی ئەگەر ئەوە نەگۆڕین بە جۆرێکی تر ئەوە بە دڵنیایە مشکلەکانمان چارەسەر نابێ پێغەمبەری خوا فێری ئەمەی کردی إن الله لا يغير ما بقوم حتى يغير إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم حتى وين وين باش خوش بسوز إن خان را أي شير مست أي أو شيري كمستي بهاش مالك خود بسوتنه خانه عاشق چنين أولي ترس خانه عاشق أبي أوام أو كسي كأشون پیغمبری خواهد أبي أوام خليكي خميشة خليكي مالك خود بجاي كتر درسي كيتها أينا من بتمام محيش تنها لدروا الذكر كم هل لدروا عبادة كم لدروا قرآن لبر كم لدروا قصب كم لدروا كم بلام مالكينا ونقول رابع نشان عليك لا نشان عليك في أولاد عطا أما لا أبي وايد من وايد ترخوش به نرد أباني خلق إن ماو منيس شاني مولانا پەیژەی خەڵکی ئەم من کردنێ ئێمەی کورد ئێمەی عەرەب ئێمەی ئینگلیز ئێمەی فەڕەنسی ئێمە چی من تەحسین من میمم من ئەوەم نەردەبانێ خەلق ئین ماو مەنیس عاقیبەت زە ئین نەردەبان ئوفتادەنیس ئەرە وەڵا ئاخری لەم پەیژەیە کەینە خوارەوە با کەم ئێمە و من بکەم چونکە لە ڕاستیە ئەو پەیژەیە کە من و ئێمە دروستمان کردووە ڕۆژێک ئەشکەیە کەینە خوارەوە وەڵڵاهی شکاین ئەوە مرۆڤایەتی خۆی من هیچمان کەمتر نییە خواردن ئێستا لە جیهانە لە هەموو سەدەمەکان لەو پێش زۆرترە ئەی بۆچی بلیۆنەها خەڵکێن لە برسا خەریکا من خواردنیشان پێ ناگا نەگەر لە فەڵەستین 4 ڕۆژە لە ئەفریقا ئەزانن لە ئەفریقا پیتەر سینگەر ئەڵێن نەخۆشیەکە فەیلسوفێکی ئەخلاقە پیتەر سینگەر ئەڵێن نەخۆشیەکە تەنها بە $10 تەنها بە $10 باشە تووشی ئینسانە بێ بە تایبەتی تووشی دایکە بێت تەنها بە تایبەتی تووشی دایکە بێ بە $10 چارەسەرەکرێ تەنها بە $10 نەخۆشیەکی کتوپڕە باشە هەزار دایک لە ئەفریقا تووشی ئەو نەخۆشیە بن یعنی 10 ڕۆژەوە پێشتر 4 مناڵی بەخێوە کرد 5 مناڵی بەخێوە کرد ئێستا دوای 10 ڕۆژ تووشی ئەو نەخۆشیە بوو کە چاوی کردووە بێ مناڵەکانی دەستی بگرن مرۆڤایەتی خۆپەرستە بۆیە ئەوە چارەسەر ناکەین ئەو من و ماکردنەیە ئەمریکاڵە من میوی دریام ئێمە ئینگلیزەکان میمین ئێمە عەرەبەکان میمین ئێمە کورد میمین ئەمەیە ئەم من و مایەتی دروستمان کردەوە پەیژەمان پێ دروست کردەوە ڕۆژێکە کەوێت ئەوە تا کەوتووە بە بەرچاوی خۆمانەوە فەرمێچی نەردەبانێ خەلق ئین ماو من ئێمە و من ئین نەردەبانی خەلق ئین ماو مەنیس عاقیبەت لە کۆتاییە کە ئێمە بەچاوی خۆمان ئەیبینین زە ئین نەردەبان ئوفتادەنیس کەینە خوارە کەوتین ئەیبینین کە کەوتوین هەرکێ بالاتر ڕەوەت ئەبلەهتر است ئەوەی کە زۆر لەسەرەوەیە باوەڕ کرد حکمەتی نییە ئەزانی یعنی لە پێرەوە بمبورێ دەسمەوە وەز ئاوچکە بۆی باشتر پەیامەکە بگا باشە یعنی سەرۆکی گەورەترین دنیا باشە بایدن نییە لە تایتڵەکان نووسرا بوو حەماس سەری خەڵکی سەر بڕیوە ئەمڕۆ لە وەزیری خارجیان پرسیار کرد باشە ئەوە لە کوێتان هێنا وتی چی وتی وەڵا ئەوە بە پرسەکانی ئیسرائیل پێیان وتوین ئەی باشە تۆ خەبەری دژمنێک لە دژمنەکەی ئەپرسی کامەمان زۆر لەسەرەوە ئەبلەهترە چونکە خۆپەرستی ئیشی معنەویەت ئەگەر لەم قبول کەن ئیشی پێغەمبەراتی نەهێشتی ئەم خۆپەرستیە هەرکە بالاتر ڕەوەت ئەبلەهتر است ئەوەی کە زۆرتر بڕواتە سەرەوە لە هەموو کەسێ
بحكمة ترى باشا لسروفك يا واهية كاستخواني أو بترخى هشكس أكل كده تخوان لا ممكن في ماشين إسخارك يشكي بوين بيسمان بتشيا محو مي بايد نحو إنجاب بدان أما لشيروكي هنا كابلاي نحو زان كسواري كشتكم رزمان يزاني باشا لكابلاي كشتواري نخوانواري برسيتو باشا نحو أزاني رزمان أزاني وتينا والله نيزاني وتديني ويعمل بزعيا باشا دريا زماني دري هنا وكشتيش قوت اللقلق وشق قريب وكبر تجربة وانا دي انا والله شكاوى دي برن ويك منازع يعني هنكا وانا كابلاي كشتي وان بهيني وتبك هنا كي وتب نحو زانا كبر زمان زانا كا خنا وانا كبي ايتو منازعني وتي نوالا ودي ديتو هم عمل بزعيا رشد ليرا فلسفه وفكر جرينيه نحو جرينيه محو جرينيه واضح خو هنا محو يعني محو كنوي من أبي خوم واز لبن تاتهم خوش مرة واحد بيسي بمايا لقل ما أنا أما مقامك الرحية محو بمبايد ننحو إنجاب دان أبي محو بيتو نقدحو لرا بيزاري نحو بزاري قلتو محوي بخطر در آبران أقل خود محو كرو ببيت رزبرونا أقل من وازم لخوم هنا ولا رجقاري كي سختي أم روشا أتوان مجي كل قبل وكاني ترى هوا كم خوش مقامك الروحية كمان فيلسوف فلسطيني ويا إيش على سما أمكرو سيمينوي جنا فيلسوف بناوبان زور إيش لسر أمكرو مارسيل فيلسوف فرنسي بناوبان زور إيش لسر أمكردوا باشا زور إغلى فيلسوف كان تريش يعني إيش يعني سر مجالك كردوا حلبة وانا ساون كا إيه مرو فيركن كإما مرو فكان ترمان خوش بيه يعني شو البيغمبري خواكم شو البيغمبري خواش واحد كردوا بابا كان لدروا وكو خوي عنوان يعني سرنا جنابتان في السالب كان من بلن باش ما وصايسا لسه من كان لو بيش كشهب وشرهب وشيهب وانا تو بوشي امالي انا بالي هبوا بلام اوي اس جوري كترا بيوندي امل لقل واقعه راس للركشاوكو هني سد مكان لو بيش بلام لقلايا جوازا سكن كاتي كان نيتشا عليه خوامرت نيتشه طبعا بروجي وزان بروجي نيتشه اول بوتي خوامرد باشا نيتشه ما بستي لخوامرد دي او نبو كدليل نيه لسربوني خوا كخوايا جاي ام بوني دروس كدو اما دروس كدو انا نا خوا حضوري نيه لنا مروفاتيا بس امام اما استا للركشة بيك واجين ما بس كم عاميه للركشة بيك واجين هم تو من بيني باشا بلام لنا خوايك تنادي ينظرون إليك وهم لا يبصرون بتشاوي يسربوا ترانا بلام باقنا بينا أما قرا لبنو من ناتو أنخم خمشوني تو ناتو أنخم خمشوني فقيرك خو ناتو أنخمها أمريكا وتم أوان نوجاني من حزوري هبت بابتك دروانية تابداني كأسمان هاي سمي أو أسماني كالسروية هست عكس مدركات آدمي تنهدينا ويمياتوا بوي بابتك سادة تلك موا شوني كهنشتم موسي ولا سرعوا مسألة يصير كان برزان إنسان هموش تنابي نكايبينه نمونيك موسي ولا شوني كليك لكتب كان شو يقرأوا متوا رفيقي كم هبو أيود ما وصا هتا داو نميز جن بينهم بقرآن نمزان دراسة كمان كشيء يعني وكتشاوي سنة بيني والله بهر كم يازم بو يترجم بينهم سكم لما يدا سكم أكشف يابو شاوي سر دروا جرنية مدركات آدمي درك لنا وككي جرنجا ينظرون إليك وهم لا يبصرون أذان دين أيما لنظري دركي وبلتهم بصينا وكي من لنا وتوبينهم لنا وتو آمادي لنا رحيمنا به باور كان بيامي پیغمبرانه مه بيامي پیغمبري خو امه بويا وتم مقامي بالبرسيالتي مقامك الروحيه بويا هذا شيء جاء تابداني كاسمان هاي سمي هس عكس مدركات آدمي
يعني أونية من لدروا ما لقى اشتكى كما اشتكى يجي لسر من هي لأساسا منهم كاري جاي لسر أو هي يعني أم بوها مشتك جوايا كأم خراباكين يوم زوج البقين على آخر حموك سواكا للراسية من توام لنا خو خراب نبن من توام خو وانا كم إيمين أو فضاي خراب ما نخلق عندوا ناوي إيمين أو فضاي خلق عندوا لدروا دركيه باشا بعد أزمة مس شد نماز أو أمشي عليك هذا زور بتاع بسبتي أو عرقني إيمين مسكر دوا باشا أو إيمين بعد أزمة مس شد نماز أو قالب أزمة هس شد نماز أو عرق كنيا إيمين خواردو إما عرق كمان خواردو أو قالب كنيا إيمين أوالي كردوا إيمين قالب كمان دروس كردوا لسلماني لشونك بس يوم كوتم والله إست حتى إست إيمانية ترى جسم شن بوشة ولا كذا خلقي إيه نونيك يزور ساعة تعبي صار لما بيشتري جنان أبوي قلوبنا خلق كشان أود عام كلها يسموها مالك كردوا هم كشان رشيقونا توا قلوي نو شان باني أو سامشتكي مهم بولنا خلقيا أو بوشي سبيان أنا باريك بن لبن مدركات يا هيتر لبن سركنات يا هيتر أو خوم نيم جسمي خوم دياري كم أو خوم نيم روحي خوم دياري كم أو بيني نكاني آني ترى أو بيني نكاني من الدروا خلقنا ندروا بيني نكاني من خلقان تبيه باور كان قال جمك يا شمان هيك يا شمان لدروا نية يا شمان لنا واحد لناخ ما ناهي خاماني رهن رفت شدانا ذوق عشق أوانيك بآجان خامن كالم نقصانتي ناجن كم باغت الدوار خاماني رهن رفتا أوانيك كامو يشتغل دور رجالنا روشتون تجربة لك دون كنت شويني معنيات خاماني رهن رفتا شدانا ذوق عشق شو نزال من باغت تبغن دريا دلي بجوي برو بشون أهلي دلي كابغرك دلي وكو دريا وابي دليري سر آمدي أوسا ديري أبينيت أوسا كسك خويك بقرباني أو تربيني أوسا أزاني كإنسان كتير خوش بيت شون أبيت أو كشفكيت پشمینە پۆشی تندخو ئەو کەسێک کە تەنها لە دەرەوە ڕێزم هەیە جلو بەرگی حتا دینیشی لەبەر کردووە پەشمینە کاتی خۆی علامەتی ئێزاهیدی ئەوە نەبووە باشە کە لە خوری جلێکیان لەبەر کردووە پەشمینە پۆشی تندخو ئەز عشق نەشەنیدا ئەس بوو کە هیچ چیرۆکی عشقی نەبەستووە ئەز مەستیش ڕەمزی بگو تا تەرکێ هوشیاری کند شتێک بڵێ بە ئەویش بەڵاز نەمەزمەی خۆی بێرێ چکە ڕێگە ئەمەیان نییە باشە چۆن ئەومان بۆ دروست بێ چۆن ئێمە وامان لێ ئەوانی تر بەلامانە گرنگ بێ چۆن ناومان بگۆڕین ماڵەکەی خۆمان بگۆڕین بەوەی ئەوەی دەرەوەمان بۆ دروست بێ سەرکەم بەڕێزان کەلیمەیەکمان هەیە هەم لە عیرفانە بینیومە هەم لە فەلسەفەشا بینیومە ئینسان ناتوانێ خۆی بگۆڕێ یعنی ئەوانی تریشی خۆش بێ هەتا نەبێتە شتێک تێ ئەو تێ بەردەست كلميك هم لفلسفة بوني هي هم لعرفان شابوني هي أم أصل عرفانك إلا حديثك بيغمبري خواه وديان بتوكا بيغمبري خواه آوابو همو تنبيسو تاناما باشا تنانا كتشيكي بچكولا كتشوليكي بچكولا يعني كتشيكا باغلق نبو بي أهاو دستي أقلت لغل يا أروش بيغمبري خواه كي بيغمبري خواه لغل يا أروش هتا بيغستكي دابينك دانا أقرايا يعني شي بيغمبري خواه زور بردست جیان نەبوو لە خەڵک دەست ئەکەوت مرۆڤ کە معنەوی بوو باشە منەوەی کە پەیوەندەکانمان بەردەست بوونێتی کەسێک بە حەزار هی نەگەیتە لای ئەوە معنەویەتی چی چۆن لە دەردی ئەوەی تر تێگا مرۆڤی معنەوی ئەبێ ئەگەر ئەوانی تر خۆش بێ ئەبێ بەردەست بێ جا ئەم بەردەستبوونە دوو لایانی هەیە ڕاستیەکە لانی بوونی ناوەکی هەیە لانی هەبوونی دەرەکیشی هەیە لانی بوونی ناوەکی هەیە لانی هەبوونی دەرەکیشی هەیە لانە هەبوونە دەرەکیەکەی ئەلێرە دەست پێکەمەوە یانی بەخشندەیە بەڵام سێکەن بەخشندەیی تەنها بەخشندەیی پارە نییە يعني الدولة من يكمل خم زياوة أبخشم زمين مية
بەخشندەی توانای بەخشندەیە، بڕیاری بەخشندەیە. ئەزانم یەکێک لە پیاوچاکان ئەڵێ من نییە بەخشندەی بەرامبەر بە خۆپەسەندی نییە، یعنی شتێک مێنایان بە خەڵک. ئەم قسەی زۆر مهمە، قسەکەم ڕوونترکاتەوە. بەخشندەی بەرامبەر بە کیبرە، زۆر مهمە. ئەو کەسەی کە متەکەبرە، یانی بە تەمایە هەموو خەڵکی تر لە خزمەتی ئەوە بێ، حتا ئەگەر ئەش بەخشێ لە ڕووکەشە بۆ ئەوەی وایە لێ بکە خزمەتی بکە. ئەبێن لە ڕۆحیا توانای بەخشندەی هەبێ. ئەریەک فرۆم ئایکۆنی دەروونناسی نوێ، هەمووتان نەوتان بیستۆ بە دڵنیایەوە. ئەریەک فرۆم ئەوێ بەخشندەی لە دەوڵەمەندیەوە نییە، دەوڵەمەندی بەخشندەیە، توانای بەخشندەی هەبێ حتا ئەگەر هیچیشی نەبێ، ئەو توانای بەخشندەیە. ئەمەیە معنەیەکە، سەفەرە معنەیەکە. خاڵی یەکەم ئەو کەسەی کە توانێت بگاتە ئەو ئاوە، بۆیە کانت ئەڵێ دینیانی بەخشندەی، دینیانی بەخشندەی. یعنی پێغەمبەری خوا ئەمەوە بووە. تەنها لێکە لە شەڕەکانە مام سەبرانی حاجی عادی کە سیرەناسێکی بەناوبانگە مامۆستاشم بووە، لە خزمەتی ئەوەن دەرسم خوێندووە، جارێک بۆی گێڕامەوە وتی حسابم کردووە تەنها لێکە لە غەزاکانی پێغەمبەری خوا، تەنها لێک غەزا ئەگەر بە پێی پارەی ئەمڕۆ باسی نەوەدەکان دەکەم، نه ئێستا ئەو کاتە بۆی گێڕامەوە، حسابم کردووە فەرمووی حسابم کردووە تەنها لە یەک غەزا بەقەت بای $1 ملیۆن دەستکەوتووە لەو غەزای پێغەمبەری خوا. $1 ملیۆن نەوەدەکان زان نرخی زۆرتر بۆ لە ئێستا، زۆر نرخی زۆرتر بە لە ئێستا. باشە ئەزانن کە لە شوێنی خۆی نەجوڵاوە حتا هەمووی بەخشیوە، حتا هاتوون خەریک بۆ جلەکانیشی بن نەبگەڕێن جلەکانم بەها ئەمەیە مەقامی ئەوانی تر بەلاوە گرنگە، ئەمەیە منێ عاشقی محەممەد کردووە. ئەمە لە سیرا لە کتێبەکانیان بە ئاسایی نادۆزیتەوە گەر تۆ خود درکی ئەم بابەتە نەکەی. حتا گێڕنەوە شتێکی بچووک ماوەتەوە بە پێی قرئینەکان جیاوازە، ئەفەرمێ بیلا لەوەشم لە کۆڵ کەوتەوە. ئەگەر ئێمە ئەمڕۆ وابین نیسە چیمان لێ، ئەمڕۆ پێویستمان بە مرۆڤی معنەویە کەواتە. خاڵی دووهەمیان، خاڵی یەکەمە ڕاستیە کە وتم ئەبێ بەخشندەی بی، خاڵی دووهەمیان ئەبێ لە گێڕانەوەوە شت بگێڕیتەوە بگوازینەوە بە ماماڵەی من و تۆیی. من باسی تۆ ناکەم، لەگەڵ تۆ قسە ئەکەم. کۆمەڵگە کاتێک کۆمەڵگەیەکی سالمە، کاتێک کۆمەڵگەیەکی معنەویە کە مامەڵەکەی لە مامەڵەی گێڕانەوە زمان شت بگێڕێتەوە، حکایەتەکان بگێڕینەوە. من باسی تۆ بکەم، باسی هەژارەکان کەم، من زۆر ئەوە بیسم، باسی نەخۆشەکان، باسی چێکان، نا، من لەگەڵ نەخۆشەکان من و ئەو باسی ئەو بکەم، بگوازمەوە بە من و تۆ، ڕابطەکە بگوازێتەوە. ئەمە ڕۆحی ژیاننامەی پێغەمبەری خواشە. كان يذكرنا بالجنة والنار كأنها رأي العين. باسی بەهشت و جەنەتی بۆ نەکردین، وەکەوەی خۆمان ببین، خۆمان مامەڵەوە، خۆی لەگەڵ هەژارەکانە مامەڵەیەکە، باسی هەژارەکانی نەکرد. بەم دوو بنەمایە بە بۆچوونی من ئەتوانین بگوازینەوە بۆ ئەوەی کە مەقامی پەیامداریمان بێ. وەسلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵی وبەرەکاتوه.